لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان نکوڵی ناکەن لەوەی ڕفراندۆم مافی کووردە، بەڵام هێشتا هاوڕاییەکی نیشتیمانی لە نێوانیاندا نییە لەسەر ئەم پرسە کە دەشە کاریگەریەکی نەرێنی بکاتە سەر ڕەوایی ڕفراندۆمەکە. بس مسألة استفتاء مسألة تنفيذية توشي از انجو آیا کم بلکه گلک جارا ما سر مافی جنه استفتاء کری آیا چند جن یا گشت یا مافی خو یا سر مثلا دچم گرکه که گرکه تولیر استفتاء که کم لوی گرکه آیا وضع هنگه اقتصادی آبوری چایا بیگوی اصلا چم قراره که تشریعی بدم بیجم آیا رأیات چیه آن پروژه بدم پارلمان کردستان آیا استفتاء که کم من بیت بریاره که یاسایی در بچیدن مثلا استفتاء مثلا اراده گل کردستانیه او زالترش سر ایدئولوژی که یا خود قراره که حزبی بانگەشە بۆ ڕیفراندۆم لە کاتێکدایە پەرلەمان لە کار خراوە ئەگەر چی هەوڵ هەن بۆ ئاساییکردنەوەی پەرلەمان بەڵام هەر هیچ نەبێت بەشێک لە لایەنە سیاسیەکان بە گومانەوە لەم هەوڵانە دەڕوانن. ئەوانەی کە پەرلەمانیان داخست ئامادەن ئێستا جارێکی تر تۆ بچیتەوە هەمان خاڵ لێو قوبوڵ بکەن یا کاراکردنەوەی پەرلەمان بە تەنیا بۆ مۆزوعی ریفراندۆمە و لەویا دەرگاکە داخرێتەوە بە تەریقەیەکی تر واتە من وای تێگەم ئەگەر وابێ ئەمە سیناریۆیەکی سەرکەوتوو نییە و ئەمە کێشەکان زیاترەکە. ئەگەرچی هەندێک لە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان جەخت لە گرنگی ئەم ڕیفراندۆمە دەکەنەوە بەڵام هەندێکی تریان وابەستەیی بەڕوانینی ئەندامان و لایەنگرانیانەوە بە پێویست دەزانن. قاعدەی یەکێتی و قیادەی یەکێتی تێڕوانینێکی واقعی هەیە بۆ ڕیفراندۆم و بۆ پرۆسەی سربەخۆی ئەوژەوەیە کە کۆڵەکە ئەساسیەکانی ڕیفراندۆم اینجا سربەخۆی وەکو یەکەم هەنگاو ئەبێ ئامادە بێ ئەوەش لە پێش هەمویانەوە ئەوەیە کە میلەتێکی پارچە پارچە هێزە سیاسیی پارچە پارچە ململانێکی تۆم خۆیرانێکی سیاسی هۆکە هاوکار نییە بۆ ڕیفراندۆمێکی سەرکەوتوو و بۆ ڕیفراندۆمێک کە یەکەم هەنگاو بێ بۆ پرۆسەیەکی گەورە کە ناوی سربەخۆی کوردستانە. لە ساڵی 2005دا کە یەکەم ڕیفراندۆم کرا هاوڕایی هەبوو لە هەرێمی کوردستاندا بەڵام ئەم جارە هەڵمەتێک بە ناوی نەخێر بۆ ڕیفراندۆم لە ئێستادا ڕاگەیەنراوە ئەمە بێ لە هەڵوێستی وڵاتان لەسەر ڕیفراندۆم. تەوانوانە هەمووی وا دەکا کە پێم وایە ئەمە خوێندنەوەی خۆمانە کە پارتیش مراجعەیەکی ئەو بکە کە نەکەم پرسە دواتر شکست بێنێ ئەوە شکستیش بێنێ پێمان وایە کە ئەو کات ئەو لایەنانی بەشدار بوون بەڵام هەرێکێ بە پشکی خۆی دیارە پارتیش پشکێکی گەورەتری بەردەکەوێت. لەگەڵ ئەم ڕەوشەی لەسەر ئەم ڕیفراندۆمە هەیە خەڵکیش نیگەرانیان هەیە بەرامبەر قۆناغی پاش ڕیفراندۆم. مەتوانین بڵێ پاشماوەی ئەو 25 ساڵە حکومڕانیە لەم کوردستانە تا حەدێک ئەتوانی بڵێ بنیاتی بەعزی حکومڕانی کراوە کە ئەتوانی بڵێ تا حەدێک ئەتوانی خۆمان ببین بەڕێوە بەڵام نە ئەو ئابووریە تۆکمەیەیە مسۆگەرەیە کە بژێوی خەڵک دابین بکا و جێی مەترسی نەبێ. بەرەینا لەم ڕیفراندۆمەدا ئەزموونی 25 ساڵەی فەرمانڕەوایەتی هەرێمی کوردستان باز دەکەن لە کاتێکدا بەرەی ئات دەڵێن لە چوارچێوەی دەوڵەتی سربەخۆدا هەموو شتەکان باش دەبن.